ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان بە بەرنامەیەکی تایبەت بە یەکی ئەیار لە خزمەت ئێوە ئازیزداین. لە بارودۆخێکدا ڕێوڕەسمەکانی یەکی مانگی مەی واتە ڕۆژی جیهانی ئەو پشتی خەباتکارانەی چینی کرێکار بەڕێوە دەبین و ڕێز دەگرین لەم ڕۆژە شکۆدارە کە ناوچەیەکی کێمەی تێدا دەژین واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیا بەگشتی کەوتۆتە بەردەم تەوژمێک لە گۆڕانکاری قوڵ کە سەرەتاکانی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا تا ڕێدەیەک ئاشکرا بووە. ئێستا ڕوتی ڕووداوەکان ئەوەمان پێ دەڵێن کە دنیا لە بەردەم گۆڕانکاریەکدایە کە ئەگەر بێت و چینی کرێکار بەگشت بەشەکانی و ڕیزەکانی یەک نەخات و لەگەڵ باقی بزوتنەوە پێشەوە کۆمەڵایەتیەکانی تر سەنگەرێکی پتە بۆ دیفاع لە بەرژەوەندیەکانیان دروست نەکەن، ئەوە بێگومان جێی چینی سەرمایەدار و ئەو ڕەوتە دژە ئینسانی و شەرخوازەکانن کە دەبنە مەیدانداری گۆڕەپانەکە و ژیانی کرێکاران و خەڵکی بەژمەینەت لە ئێستا زیاتر بەرەو نەهامەتی پاڵ پێوەدەنێ. بۆ قسە و باسکردن لەسەر چۆنیەتی بەڕێوەبردنی مەراسم و ئاکسیۆنەکانی تایبەت بە یەکی یاری ئەمساڵ و تیژ خستنە سەر لایەنە جۆراوجۆرەکانی ماف و بەرژەوەندیەکانی کرێکاران داوامان کردووە لە هاوڕێ سەلام قادری، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە بەشداری بەرنامەکەمان بێت تا لەم بارەیەوە چەند پرسیارێکیان ئاراستە بکەین. فەرموو لەگەڵماندا بن بۆ بینینی. کاک سەلام، کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو ڕێز بۆ جەنابەت و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانە. زۆر سپاس بۆ بەڕێزن. کاک سەلامەک لە پێشێکیەکەش ئاماژەیەکم پێکرد، حەزەکەم جەنابیش باسێکی بارودۆخی ناوچەکەمان بۆ بکەی کە ئێستا ئێوە بارودۆخی ناوچەکە چۆنە بینن ئەو گۆڕانکاریانەی کە لە بەردەمن و چ کاریگەریەکە خاتە سەر ڕێوڕەسمەکانی مانگی مەی ئەم ساڵ و پێتان وایە چ جیاوازێکی بێ لەگەڵ ساڵانی ڕابردوو؟ بەڵێ وەکو دەبینین لە ئاستێکی حتا جەهانیشە ئەو ڕووداوانەی کە لە ئەمریکایش ڕوەدات و ئەو تعرفانەی کە دۆناڵد ترامپ دایدەنێت و جۆرێک لە شەڕی ئابووری کە نیشان لە قەیرانێکە لە سیستمی سەرمایەداریە لە ئاستی جەهانیشا دەبینرێت. تەبیعەتەن کێشمەکێشی هێزە جەهانیەکان لە ناوچەکەیش شکل و شێوازێکی تنتری بەخۆی گرتووە. ئەتوانین بڵێن کە هەر ئێستا دۆناڵد ترامپ فشارێکی زۆری لەسەرە کە لە سەوڕۆژی یەکەمی سەرۆکۆماریە شتێکی هەبێ وەکو دەستکەوتێک بە خەڵکی نیشان بدا. ئەبینین لە ماوەی 10 ڕۆژە خامنەیی کە هات وتی مزاکرە بێشەرەفیە، مزاکرە بێ کەمهۆشیە، فلانە فیسارە ئەنوا و لە ئەرزی 10 ڕۆژە بارودۆخەکە وا بوو هێزێکی نظامی وا زۆر نێردرایە ناوچەکە کە ئەو بێشەرەفیەی بەگیان قبول کرد و بە قەولی کوردیەڵێ بایدایەوە. ئەبین ئەم بارودۆخە دۆلاری بردە سەرۆ لە ماوەیەکی کورتە و هەروە بادانەوەکەیشی و مزاکراتەکەیش کاریگەری بوو لەسەرەوە دۆلار بێتە خوارەوە کە ئەمە بەگشتی لە وڵاتێکی وەکو ئێرانە کاریگەری لەسەر ژیانی خەڵکدا دەنێ. ئەبینین ناوچەکەیش کە بە شەڕێکی هێشتا کۆتایی نەهاتووی یەک لە دواییەکی پاشەکشێکردن بە هێزە نیابەتیەکان و ئاخرین هێزیشی کە لە یەمەن بێت کە بەردەوام ئەم ڕۆژانە هێرش دەکرێتە سەری. یعنی سێبەرێک لە شەڕ بەسەر ناوچەکەەوە هەیە و لە عینی حاڵی وشا بۆ ئێران و ئابووری ئێران کۆماری ئیسلامی قمارێکی کردووە تا ئاخرین قۆناغەکانی و هیچ درایەتێکی سیاسی، هیچ پلانێکی سیاسی نەبووە کە لە شوێنێکی کە کەڵکی هەبێت ئەمانە پاشەکشێ بکەن. یعنی گەیشتونەتە قۆناغێک کە ئیسەیانەوەی بە شۆعبەدەبازی مۆزاکراتێک کە لە لووتکەی پاشەکشەکانە ئایانوێ بیکەن، بەوە ئەیانەوێ ئابووری ئێران لەوە نەجات بدەن کە ئەو هێزە ئەو فشارەی کە لە ئاخرین سوڕانیەکان یا خودی خامنەیش وتی کە هیچ غەڵەتێک لە دەرۆ ناکەن بەڵام لە ناوەوە ئیمکانی ئەوە دەن. ینی ئەوان بۆ خۆیان ئیمکانی ئەوە دەن کە لە ناوەوە فشاری و سەرهەڵدانەوەی ئەو بزوتنەوەی کە لە 1401 و بزوتنەوەی ژینا دووبارە سەرهەڵدانەوەی ئەوە
حکوومەتەکەیان بخاتە گوشار و هەڵی بتەکێنێ ئەمە ئەومان پێڵێ کە تەنانەت سەرانی حکوومەتیش و ئەو هێزانەیش کە هێزی جیهانی کە ئێران بوویان مەسلەیە باش لەوە تێگەیشتون کە ئیمکانی هاتنەوە مەدانی خەڵک هەیە و لەو حاڵتێشە کە خەڵک بێنە دەرەوە ئیتر ڕادیکال بوونەوەی کۆمەلگای ئێران لە دەستی هێزی ناوەکی و دەرەکی نامێنێ ئەگەر وەزعیەتێ پێش دێ کە مەدانداری کەوێتە دەست خەڵکی ئەوەی کە بە ئینگلیسی پێڵن گراسروت خەڵکی عادی خەڵکی شەقام ئەوە ئیمکانێکە و یەکیمەی ئیمساڵ من پێم وایە بۆ وڵاتێکی وەکو ئێران لە حاڵەتێکە کە وڵاتێک لە بارودۆخێکی ئاوا نەبێ لە بارودۆخێکا کە قەیرانێک هەبێ قەیرانێکی کۆمەڵایەتی ئابووری چون کرێکاران تەنیا لە شوێنی کاریان نییە کە لەگەل سیستما سەرکاریان هەیە یان ڕازین یان کۆمەڵی ڕێفۆرم پشوویەکیان پێدەدا کە میلێکی ئینقلابیان نییە بۆ دەورەیە گیان نەخەیر فشارێک دێت کە وایان لێ دەکا کە بەرەو ئاخێزێک بچن هەرچەند نیشتان نەیزانن نیشانەکەی چییە یان دەرەجەیە لە ئاگایی ئەسم بەرەو بارودۆخی شۆڕەشێڕانیان نەبات کرێکاران تەنیا لە کارخانەکان نییە کە لەگەڵ سیستم و لەگەڵ تەبقەی حاکم سەرکاریانەیە کرێکاران لە شوێنی مەسرفیش سەرکاریانەیە ینی تۆ کە فەرزی ئەوەی دابنێن ئەسڵ کارەکەت لە دەست نەداوە بێکاری ڕێژەی نییە لەسەرەوە لە وڵاتێکە ئەو وەختە تۆ وەکو کرێکارێکە بێ ئەو پارەی بەدەستی دێنی بەشی مەسرفی مانگانەکەت بکە بەشی دەرمانەکەت بکە هەموو گۆشەکانی ژیانی کرێکاران لە ئێران و بەعام حتا چینی ناوەڕاستیش ئمڕۆ بەرەو خوارد ڕۆژ بۆ ڕۆژدا ئەتە پێ بدێتە خوارەوە ئەوەمان پێ دەڵێ کە هەموو هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە هەر چرکەیەک و بە هەر جەرەقەیەک تۆ چاوەڕوانیەکی خەیاڵی نەبێت چاوەڕوانی ئەو بکەیت کە کرێکاران بێنە مەدان کرێکاران لە حاڵەتێکی نۆرماڵ و متعارفانین کە تۆ بڵێ ئەو ڕۆژە دێن جەژنی دەگرن کۆمەڵی متاالبەی مشەخەسی محیتی کار و ئەمنیەتی شوێنی کار و کەم زۆرتر بوونی حەقدەست و ئەو شتانە و ئەو ڕۆژە جەژن دەگرن کۆمەڵی متاالبەی خۆشیان مەترەح دەکەن لە کارخانەکە بۆ چەند سەعاتێکی ئەو ڕۆژە کار دەوەستێنەوەانە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێران کێشەکان گەورەتر لە کێشەهای متعارفێکن کە کرێکاران لە هەر کامێک لە وڵاتانی دنیا ئەتوانێت بیان بێت بۆیە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە هەر ڕووداوێک ئەزوم لە یەکیمەی بێتە ئەو جرەقەیە کە تێیدا کرێکاران لەگەل جەژنگرتن و لەگەل ڕزمێکە لەو ڕۆژات لە خۆیان دەری دەبڕن ئەو ڕۆژەش بێتە مەجالێک بۆ دەربڕینی خواستە کەڵکە بووەکانیان لەسەر یەک بێتە مەجالێک بۆ ئاخێزێکی جەماوەری بێتە مەجالێک بۆ ئەوەی کە خواستە ئەساسیەکان کە نەمانی ئەو حکوومەتەکە قمار بە هەموو جمگەکانی ژیانەوە ئەکات بە هی کرێکار و تەنانەت چینی ناوەڕاستیشەوە ئەکات چاوەڕوانیەکی دوور لە ئینتزار نییە بەڵام هیچ کەسیش ناتوانێت پێشبینی ئەوە بکە بەڵام ئەوەی کە بەگشتی من نەتوانم بڵێم کۆمەلگای ئێران و چینی کرێکاری ئێران بە پێی هەمووی ئەوەی کە باس کرا لە بارودۆخێکی متعارفانیە بۆی هەیە کە ئەو ڕۆژە ببێتە مەجالێکیش بۆ ئەوەی کە بە شێوەیەکی نامتەعارف و لەسەر شەقام مەسائلی خۆی مەطرح بکات. زۆر باشە کاک سەلام ئەو خاڵە گرنگانە ئەو خاڵە بەرچاوانەی کە باز لە بێ مافی کرێکاران بێ کامانن ئەو خاڵانێک کە زۆر بەرچاون کە پێویستە کرێکاران پێداگر بن لە سەریان ئەو داخوازیانەی کە ئەبێ لەو ڕێوڕسمانەیە وەک ئاماژەت پێکرد کە زمینەی ئەوەی هەیە و جێگای ئەوەی تیاکە ئەوانە بخرێنە ڕوو ئەم داخوازیانە جارێکی تر وەبیر خۆیان وەبیر کۆمەڵانی خەڵکوانە بهێنرێتەوە و ببێتە داخوازیێکی سەرەکی لە بەرامبەر حکوومەت و ڕژیمەدا. من پێم وایە ئەکرێت کرێکاران بەو دروشمەوە کە هەروواکە لە شۆڕشی ژن ژیان ئازادی سێ ئەولەویەت دیاری کرا ژن ژیان و ئازادی ژن کە لە ژێر کاریگەری ئەو بجووتنەوە ئەو ئاخێزا بارودۆخی زۆر گۆڕاوە لە ئێران ینی حجاب وەکو یەکێک لەو مەسئلانەی کە مەسئلەی ژنانە گۆڕاوە ئەو بۆ معنە نییە کە زۆرێک کێشە و مەشاکیلی تر نییە کە ژنان هەیەە بەڵام لانیکەم لەو ئەرسا پاشەکشەیەکیان بە ڕژیم کردووە بەڵام تۆ ئازادی حجابت بێ یانت بێ
کە بۆ دەرمان کێشت بێ کە بۆ مەعیشت کێشت بێ کە هەموو کێشەکانی تی ژیانت ما بێ ینی ئەولەویەتی دووم ئەبێ بە مەسلەیەکی ئەساسی بۆ ژنان و بۆ غەیری ژن و بۆ هەموو خەڵکی ئێران بە نظری من ئەکرێم ساڵ ئەو کاتە بێ بە تایبەت کە ئێستا هەم حکوومەتی ئێران و هەم ئوروپایش و ئامریکایش دەیانەوێت تەواوی فکوسەکە تەواوی مەسئلەی ئێران و حکوومەتی ئێران ببەنە سەر مەسئلەی هەستەیی ئەنگارە گەرم حکوومەتە بێ ئەسڵەن مەسئلەی هەستەیی کۆ بکاتەوە لە یەک مزاکراتە یەکشەوە بێتە سەر عەقڵ و هەموو شتێک کۆ بکاتەوە بینێتە ئەولاوە ئیتر ئەم حکوومەتە یەکشەوە دەبێ بە حکوومەتێک کە بتوانێت جوابی نیازەکانی خەڵکی ئێران باتوانانی تەواوی خەبەرەکان تەواوی بەحسەکان سعیەکەن فکوسی ئێمە لە مەسائلی ژیانمانەوە کە تێیدا ماوینێتەوە کە حکوومەت ئێمە تێ هەڵژەندووە لەوانە دوور بخاتەوە بۆ ئەوەی کە مزاکرات نەتیجەی ئەبێ نایبێ لی دەدەن لی نادەن ئیسرائیل لی دەدا ئەمریکا و ئیسرائیل بەیەکۆ لی دەدەن نەخێر ئەمانە ئەتوانن پاشەکشەیەکی وا بکەن کە ئەو فکوسە بە نظری من ئەبێ بۆ خەڵکی ئێران ئەو فکوسە نەبێ کە حکوومەتەکان ئەیانەوێت حکوومەتی ناوخۆ حکوومەتی جیهانی ئەبێ ئەکرێ ئەو دروشمە مەترحکەین کە ژیان و پێداویستیەکانمان هەر ئیمڕۆ سەرفەنەزەر لە مزاکرات و هەر مزاکرە و کێشمەکێشێ لە بینی حکوومەتی ئێران و دەرەوە هەیە ئێمە خواستەکانمان خواستی دابینکردنی مافە سەرەتاییەکانمانە دابینکردنی مەعیشەتە دابینکردنی ژیانێکی شایستەی ئینسانە دابینکردنی دەرمانە ئەو مەسائلەی کە ئەمڕۆ ئەبینی بە مەسئلەی بازنشەستەکانە مەسئلەی معلمینە توێژە جۆرە و جۆرەکانی چینی کرێکار بە نظری من ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە حکوومەت ناتوانێت بۆ ئەوەی کە تۆ بە ڕاستەخانە بێ داوای مافی ژیان بکەی بێت بەو شێوەیە کە پێشتر ئەیتوانی سەرکوت بکە پێم وایە حکوومەت لە دوای شۆڕشی جینا هەر تەنیا بە سەرکوت نەماوەتەوە بە زنجیرەیەکیش لە پاشەکشەکان ماوەتەوە ینی حکوومەت خۆی لادەدا ئێمە لە نەورۆزەکان زۆر بە باشی بینیمان حکوومەت خۆی لادەدا لە خەڵک لەو شوێنانە کە هەستەکە دلیلێک بۆ تووڕێی یا دلیلێک بۆ کۆبوونەوەی خەڵکەیە هەوڵدا خۆی لێ کەڕ بکا بۆ ئەوەی ئەو ڕۆژە تێپەڕێ ئەو چەند ڕۆژە تێپەڕێ و من پێم وایە خەڵکیش ئەو نەهوشیارە کە هەستی بەوە کردبێ هەستی بەو تەوازونی هێزە کرد بێت لەبەرەوە مافی ژیان مافی دابینکردنی ژیانێکی ئینسانی سەرفەنەزەر لەوەی کە لە ئێران ئەوانە بە چەند ئەتوانن ئابوووریە وڵاتە باسازی بکەن ئەتوانن یا ناتوانن باسازی بکەن بەڵام خەڵک توانێت داواکاری ئەوە بێت کە ئێمە ئەمانەوێ ژیانێکی ئینسانی هەر ئەمڕۆ بۆ ئێمە تەمین بکرێ بە نظری من ئەوە ممکنە پاشەکشەیش زۆر گەورە و دەردئاسا بە حکوومەتی ئێران تەحمیل دەکات بەڵام حکوومەتی ئێرانیش زەرفیەتی ئەو پاشەکشەیە هەیە لە واقعام پێم وایە چارەیەکی نییە جا کەی ئەو ڕووداوە ڕووەدا ئەتوانێت یەکیمە یەکێک لەو مەجالانە بێت زۆر باش کاک سەلام باسەکەین لەوەی کە هەم لە پێشەکیەکە هەم لە قسەکانی خۆتانە ئەوەی کە سیاسەتێکی شەرخوازانە هەیە و ئاسی و ململانە و کێژمەکێشانە لە دنیاە هەم لە بواری ئابووریەوە لە بواری نظامیەوە گەیشتوتە شوێنایەکی کە ئەم شەڕانەی ئێستای لێکەوتوێتەوە لە ناوچەکەیە کە شاهیدی هێن و بەڕواڵەتیش لێرە هێژمۆنی ئەو دەسەڵاتدارە سەرەکیانەی وەکو ئەمریکا کە باسی لێکرد بۆ نمونە لە کێژمەکێشێک کا لەگەڵ ئێرانە ئەم هەموو چەک و چۆڵ و هێز و توانە سەربازیەک وازێتەوە بۆ ناوچەکە بۆ ترساندن و تۆقااندنی وەی کە وتان ئێستاش کە لە یەمەن ئەو پاشماوانەی گرۆ نیابەتیەکانی ئێران هەرماون و هێرشیان نەکرێتە سەر و ئەو سێبەری شەڕا هەر هەیە و بە ڕواڵەتیش باڵادەست هەر ئەو هێزەیە ئێستا لە بەرامبەر ئەوەیە کە بزوتنەوەیەکەیە کۆمەڵانی خەڵکێک کە ئاشتی خواز و ئازادی تەڵەب و بەرابەری تەڵەبن و ئەمانان هەبێ گۆڕانکاریەک دروستکەن بویستنەوە لە بەرامبەر ئەم هەلو مەرج و شەرایەت هەیە وەزی ئەم لایەنەیان چۆنە ینی ڕێکخراوە کرێکاریەکان تەشەکولە کرێکاریەکان ئەو بزوتنەوەی لە چه ئاستێکە لە جار لە کوردستان یا
لە ئێران هەتا لە ناوچەکەشە. بڵێ وەکو ئەرزم کردن تەشەکر کرێکاریەکان لە حاڵەتێکی متعارفە ئەبن بە زەرفهایەک کە ممکنە تۆ لە کارخانەیەک بەهۆی ئەوەی کە فرۆشی بەرهەمی ئەو کارخانە زۆرە، فرۆشی بەرهەمی ئەو کاڵا مشەخەسە باشە، ینی کارخانەدارەکە لە قازانجێتی حەقدەستی کرێکاران بدا، حەقی بیمیان بدا لە بەرەوەی بەردەوام بێت و بارحاڵ ئەو بتوانێت کەڵکی سەرمای خۆی بکات. ولی لە کارخانەی پاڵدەستی کۆمەڵی کێشەگەل هەبن کە کرێکاران لە چارتێک و لە کۆمەڵی داواکاریە مانی بۆ بگرن بە ئەنوائی شێوە بیانەوێ پەیگیری بکەن. ئەمە حاڵەتێکی متعارفە کە لە وڵاتانی جۆرە و جۆر هەیە، ئەبینی بەشێک لە تەولید ئەخەوێت لە بەرەوەی کرێکاران لەو بەشا کێشیانەیە، بەشێکی تر بە باشی ئەڕاتە بەرەوە و بارحاڵ خاون کارەکان لە پێی قازانجی خۆیان حاڵەتێکی متعارف ڕدەگرن. بەڵام لە کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای ئێران کە بەهۆی سیاست هەی ئەو حکوومەتە کە تەمەرکوزی لەسەر ئەوە نەبووە بێتە هێزێکی ئابووری لە ناوچەکە، تەمەرکوزی ئەوە نەبووە بتوانێت پشتیوانی بۆ تەولید حتا بۆ چینی سەرمایهدار و بۆ خاوەنکاران زەمینەیەک فراهەم بکات کە ئەوان لە ناوچەکە بتوانن کاڵەکانیان بفرۆشن، لە وڵاتەکە بتوانن هێزی هەلی کاردابین بکەن. فکوسی حکوومەتەکە لەسەر شتێکی تر بووە. ئەوە بە قەولی فارسیەڵێ جوێندە یا بەندەست، ئەو حکوومەتە تاخشوێنێکی شۆ بەرۆ لە چەندین پایتەختی ئەو ناوچەیە حکمیان دەکرد، لە سووریا، لە لوبناان، لە یەمان، لە بەغا لەمانە حکمیان دەکرد. بەڵام یەک لە دوای یەک لە پرۆسەیەکی زۆر خێرایە هەموو ئەوەی کە ئەوان بە ئەو 30 ساڵە کردبوویان هەمووی ئەوە بەتاڵۆ بووە، هەموو هەزینەی ئەو وڵاتە پلان و فکوسی خۆیانیان لەسەر ئەوە دانابوو. ئەبینی بە درێژایی ئەو 30 ساڵەیش سیاسەتەکانیان لەو بوارەوە کارێکی کردووە کە تەحریمهایەکی زۆر لەسەر ئێران ببێت و کارێکی کردووە کە زۆری لە کارخانەکان لە ئێران داخراون بواری تەولید. ینی تۆ چینێک پەیان ناکەی کە لە ئێرانە هەست بەوە بکات ئەو حکوومەتە کار ئاسانیە کات. هەتا سەرمایهدارەکانیش بە نەزەری من سەرمایهدارەکانی جیا لەوەی کە لە چوارچێوەی شرکەتای خصوولەتی و سپای پاسداران و ئەوانەیە، ینی خودی چینی سەرمایهداریش لە تەنگنایەکایە لە تەنگنایەکایە زیاتر مەدان دراوە بە بەڵێ بە ڕاندخۆری حکوومەتی، مەدان دراوە بە ڕقەبای دەروون حکوومەتی لە ناو خودی سەرمایهدارەکانە، لە ڕقابەتیش لە ناو خودی سەرمایهدارەکانە. ئەمە بەگشتی ئەوەی کردووە کە کۆمەلگای ئێرانی گەیاندووەتە سەر خاڵی تەقینەوەیەکی جەماوەری. ئەم تەقینەوەیە لە 96 بووە، لە 98 بووە، لە 401 بووە و بۆیە زۆر جار کۆمەڵێک خەڵکیشی بەو قەناعەتە گەیاندووە کە ئەگەر ئەم حکوومەتە لە نەتیجەی کێبەرکەی لەگەڵ هێزە جیهانیەکان و هێرشێک کە بکرێتە سەری جۆرێک بکەوێتە قەیرانێکی مزعاف، لەوانەیە ئەو لەحزەی تەقینەوە بێ کە لە ژێرەوە خەڵک مەجالەکە بقۆزنەوە بە قازانجی خۆیان. ئەو بارودۆخە کارێکی کردووە کە ئیتر ئمڕۆ ڕێکخراوە کرێکاریەکان لەم یا لەو کارخانە کە ئاعترازاتیان بۆ حەقدەست لە دەورانێکەوە کە کرێکارانی هەفتەپە و شرکەتی واحد و لە کرێکارانی بەخشی فولاد و بەخشی نەوت و لە فرێک لە کارخانەکانی ئێرانی ماگەر تۆ لە 10 ساڵی ڕابردووە سیر بکەی مقدمەیەک بۆ 96 و 98وانە کۆمەڵێک ئاعترازی زۆری کرێکاری بوو لە چوارچەوەی تەشەکولهایەکی کرێکاری کە فعالینی کرێکاری ئەگیران تەعەڕوزیان پێدەکرا. بەڵام من پێم وایە ئەمڕۆ هەیولایەکی گەورەتر لە ئاعترازی کۆمەڵایەتی، هەیولای هەر کرێکارێک لە هەر شوێنێک، هەر کرێکاری بێکار کرێکارێکە لەسەر ئیشە، چون ئەگەر تۆ بێکاری بە جۆرێک لە قەیرانای، ئەگەر لەسەر ئیشی بە جۆرێکی تر لە قەیرانای، چون ئەو ئیشە جوابگووی ئەو ژیانە نییە. لەبەرەوە هەیولایەکی گەورەتر کارێکی کردووە کە من پێم وایە کرێکاران گەورەتر لە زەرفهای کرێکاری، گەورەتر لە زەرفهای کرێکاری ئەبێ دەرکەون هەتا بتوانن بچنە شەڕی ئەو حکوومەتە. لەوانەیە لە قەیرانێکە
ئەو حکوومەتە بەرە و هەڵدێرێک ببات حکوومەتەکە پاشەکشەیەکە پاشەکشەیەکی گەوراکە خۆی لەو هەڵدێرە نەجات دەدا هەوڵەدا سەرکوتی کا بۆی سەرکوت ناکرێت هەرچی نەتیجەکەی هەرچی بێت ئەتوانێت سناریوهای جۆرا و جۆرێک بێت بەڵام من پێم وایە لەو هەڵدێرەی کە ئەترازاتی ئەو هەیولا جەماوەریەی کە ئیتر ئەبینی ئەمڕۆ ئەگەر ڕۆژێک تەشەکولی معلمین بۆ نمونە زەمینە سازی جنبشی ژینا ئەناسێت بە دروستی ئەگەر زەمینە سازی بوو بەڵامی تر لە دوای شۆڕشی ژینا وەکو دایکێک کە مناڵێک هێنێتە دنیا لە خۆی گەورەتر من پێم وایە هەموو نەتیجەی و ئەترازاتە و ئەڵێ قەتە قەتە جەمگەردە دوانگەی دەریاشەوەت هەموو نەتیجەی ئەو قەتە قەتەی لەم کارخانە ئەو کارخانە بووە بەو بزوتنەوە بەو خواستە جەماوەریە کە ئەمڕۆ حکوومەت پێی وایەکە ئەگەر بچێتە ڕوبەڕووی خەڵک بۆ نمونە خامنەی بێبێژاغا لەسەر تەلەڤیزیۆن بڵێ بەیانی کەس سەرکوتان ناکە بێدەنگ بێن لەسەر پەڕەیە کاغەز بنووسن چیتان دەوێت خەڵک ئەڵێ ئەومان دەوێت کە ئێوە بڕۆن لە بنەڕەتەوە وڵاتە دابڕێژێتەوە یعنی ئەگەر خەڵک مەجالێکی وایە بێجا ئەگەر ئەو مەجالە درەنگیازوو ئەڕەخسێت و ئەو هەیولای یەکگرتووەی بزوتنەوەی جەماوەری و قینی جەماوەری لە گۆشەکەناری ئێران درەنگیازوو سەر هەڵەدا و من پێم وایە ئەمڕۆ چینی کرێکاری ئێران لە حاڵەتێکی غەیرە متعارفی ناتوانی پێشی بڵێ ئینقلابی لەبەرەوەی بارودۆخی ئینقلابی جۆرێک لە ڕێکخراوبوون ڕەهبەری ئامادەگی زەهنیشی تایە بەڵام بارودۆخێکی جنبشیە ئەو بارودۆخە جنبشیە زۆر سەری ئەتوانێت شیفەیەکە بە بارودۆخێکی ئینقلابی لە بارودۆخێکی ئینقلابیە ئەو تەشەکولانە ئەتوانێت لە نەتیجەی بحرانی کە بۆ حکوومەتی دروست دەکا ئەو وەختە ئەو تەشەکولانە بن بە جومگەی ڕێکخراو لە دڵی ئەوانۆ شۆرا لە ڕاهبەریەکانیان دروست بێت ئەو بارودۆخە جنبشی ئەتوانێت سەریع شیف پیاکە بە بارودۆخێکی ئینقلابی بەڵام ئەویشە فەراتر لە حاڵەتی متعارفەکە ئێمە بڵێن مەسەڵەن تەشەکول های جۆرا و جۆر لە شوێنی خۆی بەیانیەک دەخوێنێتەوە و دێت و ئەو ڕۆژە حکوومەتی سەبووری بە خەرج دەدا هێرش ناکاتە سەری و تەواو ڕۆژەکە جەژن دەگیرێت و خواستەکان مەتەحەکرێت و تەواو بەنزەر من ئەوە ئیتر ئەمڕۆ چینی کرێکاری ئێران ئەرزا ناکات چۆن نیازەکانی زۆر گەورەتر لەوەیە. زۆر سپاس بۆ بەڕێزت. هەردەو زمینەیە کاک سەلام لە بارودۆخێکی کە ئێستا کۆماری ئیسلامی تایەتی یاوە شپرزێ هەم لە نسبەت سیاسەتەکانی بە دەرەوە و شکستانی کە تووشی وە لە ناوچەکە و هەم لە ناویشەوە ئەو هەموو کێشە و گرفتە کە هەیەی دیارە زمینێکی لەبار ڕەخساوە بۆ چالاکی بۆ ئەو ڕێکخراوە و هەڵسوڕاوە سیاسی و مەدەنیانە کە لە یەکی ئەیاردا بگرە لە دوای ئەو وەزیەتەکە بۆ خۆتان باستان کرد کە لە شوێنێکەوە توانێت بگوازرێتەوە بۆ خۆناغێکی شۆڕش و ئەوانش هێبزانم پێشنیاری بەڕێستان لەم بوارەیەوە بۆ هەرچی پشکۆتر بە ڕێوەچوونی ڕێوڕسمەکانی یەکی یاری ئەمساڵ لە کوردستان لە بەشەکانی تر لە ئێران ڕوو بە کرێکاران و زەحمەت کێشان و هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چییە؟ من هەمیشە بەڕاستی جورئەت نادەم بەخۆم لە دەروی وڵات تەوسیە بڵێم بەڵام تەسەورم ئەتوانم بڵێم تەسەور بڵێم تەسەورەکەم ئەو شتە ممکنە تەسەور دەکەم ئەم بارودۆخە ئەتوانێت ئاوا شکل و شێوەیەک پێیاکە ئەزانی لە وردبینیەکە کە ئەکرێ بۆ بزوتنەوە کۆمەڵایەتیەکانەوانە ئێمە بارودۆخێکمانەیە کە تێپەڕیوە کە بارودۆخی ناجۆنبشی پێڵن ینی جوڵەیەک هەیە بە کەلمی بە کوردیەکەی بزاوتێک هەیە بەڵام نەبوو بە بزوتنەوە مەسەلەن بۆ نمونە وەختی ژنان بێ هەماهەنگی لەگەل یەکترین بێ ڕەهبەری بێ ئەوەی کە بێنە خیابان و گولەیەکیان بەرەو بتەقێ بێ هەماهەنگی لەگەل یەکتر کەم حجابەکەیان بردە دواوە ئەوە خۆ تەعەڕۆزێک بوو بە ئەوەی کە حکوومەت دەویست دروست وەلێ بزوتنەوەیش نەبوو ناجۆنبشێک بوو زاوتێک بوو کە دوایی لە شوێنێکە تەقیۆ بوو بە بزوتنەوە ئەم کێبەرکێ بێدەنگە ئەم کێبەرکێ بێدەنگە کە بۆ نمونە من ئێستا نمونەی مەسەلەن مەسائلی ژنان لە زێنما بوو زیاتر ئەم کێبەرکە بێدەنگە حکوومەت هەوڵێدا لە ڕێگەی ئاموزش پەروەردش ئاموزەکانی لە مەدرسە ئاموزەکانی لە سەدا و سیما ئەوانە بڵێ کە حجابی مەطلوبی ئەوەیە
ژنانیش هەوڵیان دەدا لە ڕێگەی ژیانی ڕۆژانەیانەوە بڵێن کە بە خۆیان هێزی خۆیان نیشان بدەن کە ئێمەش ناخواستە و ناهەماهەنگ ئاوا ئەچین ژیانی خۆمان تەحمیل دەکەین ستایلی ژیانی خۆمان کە لە شوێنێکە تەقیەوە ینی من پێم وایە کۆمەڵناسێک زۆر بە ئاسانی توانی پێشبینی بکە کە ڕۆژێک ئەم ناجون بشە ئەم بزاوتە بێدەنگە دەنگێکیش پێیاکە و سەخت نەبوو پێشبینی کە مەسائلی ژنان و جنبشی ژنان مەسەلەیەکی مەتەحە بێ لە ئێرانە بۆ مەسایلی کرێکارانیش حاڵەتێکی ئاوای هەیە بۆ نمونە تۆ بینی کوردستان وەکو نمونەیەکی نزیک بێنینەوە وەختێ تۆ بینی لە نەورۆز کۆڵبەرێک کە خەریکە بەو ڕەنجومەینەتیە کۆڵبەریەکات و بەشی زۆری چین و توێژەکانی کوردستان کە لە بارودۆخێکی مەحرومیەتێکی ئابووری زۆرە دەژین دێن بەو شەوق و زەوق و بەو ڕازاوەیە دێنە نەورۆز و نەورۆز بەرگوزار دەکەن ئەبینی پەیامێکی تایە و پەیامەکەی شێوەیە کە تۆڵەی دوای جنبشی ژینە من نەمردوم ناومێد نەبووم من بە تۆ نیشان دەدەم ئەمە بارودۆخی ئامادەی منە جۆرێک بە حکوومەت نیشان دەدەی و حکوومەتیش بە نظری من ئەو پەیامە باش دەگرێت جا ئەگەر ئێمە ئالە و زاویەوە سەیریکەین حکوومەت دەزانێت کە پاشەکشەیەکی کردووە بۆ خۆناغێ بەڵام ئەو حکوومەتە و ئەو کۆمەلگات و چینی کرێکاری ئەو کۆمەلگا کە مەسئلەدارترین چینە خەریکن لە ئەنواعی فرسەتی جۆرە و جۆرە حتا ئەمساڵ لە سەرحی سەراسەریش بینیمان نەورۆزەکان قەدەمی بەرەو پێش بە جۆرێک خەریکە بە قەولی کوردیەژێ دیان لە یەک تیژەکەنەوە بە پێی ئەوە تەسەوری منەوەیە ئەمساڵ ممکن بێت ڕۆژی یەکیمەیش بێ بە یەکێک لەو یەکیمەیانەکە ئەو مانۆڕەتیایە حتا بگاتە ئاستی تەقینەوە ئەگەر نەیژگاتە ئاستی تەقینەوە بەڵام یەک قوتبەندی یەک نمایشی هێزی گەورە بێ بەڕای من ئەوە ممکنە ترسی کرێکاران ڕژاوە حکوومەتێک کە نەتوانێ جدیدەن ئاوبرقیشی پێتە ئەمین نابێ ئاوبرقیش تەمین بکە حکوومەتێکە هیچ پلانێکی نەبێ لە سەرگەردانیە کابێ ئەمڕۆ شتێکی بە بێشەریفی بزانێ دە ڕۆژی تر عینی بێشەریفی بکە ئەو حکوومەتە بۆ شپرزەیە پێم وانییە کرێکاران زۆر لێی بترسن پێم وانیە زۆر لێی بترسن لەبەرەوە تەسەوری من ئەوەیە بۆیە وتم حەدم نییە من تەوسیە بکەم یا پیشنهاد بکەم یا خەت بدەم یا چی بەڵام تەسەوری من ئەوەیە کە ئەمساڵ ئەگەر نەبێ بە تەقینەوەیەکیش ئەبێ بە نمایشی هێزێکی گەورە و یەکیمەی ئەتوانێ یەکیمەی ئەمساڵ یەکیمەیەک بێ کە لە پێشی ینی قەدەمێک بەرەو پێش بێ لە هەموو یەکیمەیەکانی پێشتر ئەتوانێ ڕنگوبۆیەکی نەورۆزەکانی پێوە بێ بە تایبەتمەندی یەکیمەیە زۆر سپاس کاک سەلام بۆ جەنابەت بۆ ئامادەبوونت و من پرسیارێکی ترم نەماوە ئەگەر خۆتان بتانێت ڕوو بە بینەران قسەیکی نەوتراوتان هەبێ بفەرمە هەموو شتەکان وترا من هەر ئەوەی کە بمبێت پێش ئەو ڕۆژە پیرۆزبایی دەڵێن بە هەموو کرێکاران لە هەموو شوێنێکی ئێران و هەر کرێکارێکە ئەم بەرنامەی ئێمە دەبینی و لە ئەم بەرنامەیە تێدەگایان یان کەسێک بۆی تەرجمە دەکاتەوە فەرق ناکا بە هەر زمانێک بێت پیرۆزبایی ئەو ڕۆژە دەڵێن بە هەموو کرێکاران و لە دوورەوە سەرجی ڕێزنەوازش بۆ خەباتی فعالینی کرێکاری کە ئەو ڕۆژانە هەر لە کوردستان کە ئێمە ئاگادارین ئەبینین هەڕەشە و گوڕەشیان لێ دەکری و فشارێکیان لەسەرە و دەزانین کە خەباتی کرێکاری و هەموو بوارەکانی خەباتی کۆمەڵایەتی بە چە قورسیەک چێتە بەرەوە شتێکی ئاسان نییە بە قسە ئاسانە من لە دوورەوە سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ خەباتی کرێکارە جارێکی تر سپاس بۆ بەڕێستان هاوڕێ سەلام قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی ئەمڕۆماندا بەشدار بوون زۆر سپاس بۆ ئەوەی بینەری عەزیزیش کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون تا بە گەیشتنەوەیەکی دیکە ماڵاوە سلام